کۆنەکەمانان باردێنەوە بەر هەرکام خەمتەرن بنێ دێم وەسەر کۆنەکەمانێ تاجە قامەتم دار و نیشانێ بە بەرگی خەزان بپۆشان سنگم تا نیشانە بۆ جەزەردی ڕەنگم. ئازیزانی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژەیە پێتان شادەمەوە. ئەڵلقەیەم جارەیەکەوێتە نێو ساڵێکی نوێ و تەمەنێکی نوێ و دیریایەکی نوێی کەناڵی ئاسمانی پەیام و وەرزێکی نوێی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە خۆشحاڵیەوە لێرەیە و لەم ڕۆیە ئەم بەرنمەیە پێشکەشەکەم کە ئێمە پێدەنێنێ وەرزێکی تازەی کەناڵی ئاسمانی پەیامەوە شاشەیەکی جوان شاشەیەکی ڕەنگین کە سەردەمێکە خزمەت بە کولتور و شناس و دیدگا و دنیابینی و جوانی و ڕۆحی کوردانە و دیندارانە و مسلمانانەی نێو کۆمەڵگەی کوردیەکە بم بۆ نێوە پیرۆزبایی خۆم لە تەواوی ستافی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرە ئازیزەکانمانەکەم لە هەر شوێنێکم جیهانە و لەم کوردستانیان بە هیوام ساڵی نوێی کەناڵی ئاسمانی پەیام ساڵێکی پڕ لە جوانی و داهێنان و ڕەنگینی نێو شاشەی کوردی بێت. بە خۆشحاڵیەوە بەرنامەی ئەمڕۆ تایبەتەکەم لەبارەی چێتی ئەدەبیات چییە و ئەدەبیات بۆ گرنگە و پرسێکی وەکو نێمری لە ئەدەبیاتە ئەدەبیات لە سەردەمی ئەمڕۆیە پەیوەندی ئەدەبیات لەگەڵ دەوروبەرە و هاتنناوی ئەدەبیات لە کایەکانی ژیانی ئەمڕۆیە بۆ دروستکردنی جۆرێک لە هاوڕێیەتی و جۆرێک لە دۆستایەتی و جۆرێک لە ڕۆحانیەت و لەم دنیای پێشکەوتن و جەنجاڵیە ئەدەبیات دەتوانێت چیمان پێ ببەخشێ. بە خۆشحاڵیەوە میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا مۆسعەب ئەدهەم زەڵمیە کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕ و شارەزایەکی باشی نێو دنیای ئەدەبیاتن. مامۆستاگیان سڵاوت لێبێ و زۆر بەخێوێت. سڵاو لە ئێوەش سپاس بۆ بەرنمەکەتان سڵاو بۆ جەنابیش بۆ میوانداریە سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵی پەیامیش وەرزی نوێ کەناڵیش پیرۆز بێت لە کەناڵەکەتان و لە بینەرانی خۆشسپاس بۆ بەڕێزیشتان. ئەگەر وەکو پرسیارەکە لەوانە جۆرێک لە با بڵێن مەتاتیەت یان جۆرێک لە گشتگیریشی تێداوێت بەڵام لەوە دەست پێ بکەین ئەدەبیات چییە ینی زەرورەتی مرۆڤ و ئەدەبیات لە سەردەمێکی وەکو سەردەمی ئەمڕۆیەکو لە پێشکی بەرنمەکە ئاماژەمان پێەیە دنیایەک جەنجاڵێ و قەرەباڵخی و پانبوونەوە و لەگەڵ پانبوونەوە کەشا جۆرێک لە تەنەکبوونەوە ئانە هەیە. ئەدەبیات چییە لەم سەردەمەیە ئەگەر ئێمە سەردەمانێک پێویستیەکانمان بۆ ئەدەبیات جۆرێکی تر بوو بێ لەم ڕایەتوان پێویستیمان بۆ ئەدەبیات چی بێ با بە گشتی پرسیارەکە ئاوا لێ بکەمەوە دیرگای بەڕێسان بۆ ئەدەبیات چییە یان ئێمە توانین لەکوێوە سوود لە ئەدەبیات وەرگێرین. بەناوی خۆی گەورە جارێکتر دەستخۆشی لێکم بۆ بەرنمەکە لە ڕاستیدا ئەگەر زۆر بە پێشێکی بابەتەکە دوورودرێژ نەکەینەوە بابەتی ئەم بابەتانە هەر گرنگن چونکە لە ڕاستیە بەشێکی گەورەی فەرهەنگ و کولتوری هەر نەتەوە و گەلێک بریتە لە ئەدەبیات و زیندوێتی هەر گەلێکیش پێوەستە بە ئەدەبیات و ڕۆڵی ئەدەبیات و کاریگەری و ڕنگدانەوەی لە هەم تاگەوە لە ئەم ئاستی کۆمەڵگەشە بەداخەوە یعنی ئەگەر وەکو گلەیش بێ ئەم بەرنامانە کەمن یعنی بە پێی پێویست نین و ئەو فەرهەنگە قوڵ و گەورە و کولتورە زۆرەی لە لای ئێمە هەیە دەوڵەمەندە یعنی وەکو پێویست هەم نەناسێنراوە و ئەکرێ بڵێن کاری لەسەر نەکراوە بەتایبەت لە سەردەمینەیە کە هۆکاری ناساندنی ئەم بابەتانە زۆرن لە کاتێکە ئەکرێ بڵێن ئەگەر سەیری وڵاتانی دەوروبەرمان بکەین ئەم بابەتانە بەو جۆرە دەوڵەمەند نین لە ڕاستیە ئەگە نەبێ بە دەمارگیری هەر وڵاتێک کولتور و فەرهەنگی دەوڵەمەندی خۆی هەیە بەڵام لە ڕاستیە ئێمە کولتور و گەنجینێکی گەورەمان هەیە و فەرهەنگێکی گەورەمان هەیە ینی بە پێی پێویست نەناسێنراوە ناساندنیشی هەڵبەتە بەشێکی ئەشێ بڵێن پەیوەندی بە ڕاگەیاندن و دەستگا ڕاگەاندنەکانەوە هەیە. جارێکتر دەستخۆشیت لێ یەکەم ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بینەوە هەڵبەتە ناتوانین لە بەرنمێکی کورتا وەڵامی ئەم پرسیارە بە درێژی بینەوە بەس وەکو ئەکرێ ئەگەر پەنجەرەیەک و نیگایەک بۆ ئەم پرسیارە بکەین وە وەکو ئەڵێ تیشک ئاسا وەڵامێکی ئەم پرسیارە بینەوە بریتێلەوەی کە تاڵێن باز لە چێتی ئەدەبیاتەکەین ئەگەر سادەی بکەین و زۆر نەچینە ناو بابەتی فکری و وەکوڵێ فەلسفەی ئەدەبیات و ئەو بابەتانەوە ئێمە هەمومان خوێندومان و بیستومانەکە یەکێک لە کۆنترین ئەو بەرهەمانی لە مرۆڤایەتی ئاماوەتەوە بریتە لە داستانی گەلگامێش ئەمە داستانەکە یعنی ئیتر چۆنە ئەم داستانە چۆن هاتووە باسی چیەکەەوە بابەتێکی ترە بەڵام گرنگەوەیە ئەم بابەتە کە بۆ ئێمەی مرۆڤایەتی ئێستا ماوەتەوە مڵکی هەموو مرۆڤایەتی ئەکرێ بڵێن چونکە مڵکی مرۆڤەکانە بابەتێکی ئەدەبیە یاخود ئەچێتە ناو بابەتی ئەدەبیاتەوە ئێمە ئەگەر لەو سەردەمە بیر لەو سەردەم بکەینەوە هیچ تەکنۆلۆژیایەکی وەکو ئێستاکە هەیە بوونی نەبووە نە ئامێری ڕاگەاندن هەبووە نە ئامێری دەرکەوتن هەبووە نە ئامێری گەیاندن هەبووە هیچ یەکێک لەم ئامێران نەبووە لە کاتێکم داستانە گەورە خوڵقاوە تا ئێسش بە نەمری ماوەتەوە بۆیە ئەگەر وەڵامی ئەوە بینەوە ئەکرێ بڵێن ئەدەبیات لەگەڵ بوونی مرۆڤایەتیار هەربوونی هەبووە بەڵام وەکو بابەتی نووسرا و بینرا ئەوەیەکە
مێژوویەکی دوور و درێژیشی هەیە ئەکرێ بڵێن پێش ئەم مێژوەش دیارەبوونی هەبووە بەڵام وەکو بەردەست لە بەردەستی ئێمەیانە کەواتە ئەشێ بڵێن ئەدەبیات بابەتێک کە پێوەست بە خودی مرۆڤەکانەوە لەبەر ئەوە پەیوەندی بە ناخی هەر مرۆڤێکەوەی بابەتی ئەدەبیات ئەوە ئەشێ بڵێن هەم گرنگە و هەمیش مێژوویەکی کۆنی هەیە بە کۆنی مرۆڤەکانە ینی جیاکردنەوەی مرۆڤ لە ئەدەبیات کارێکی مەحاڵە یان ناکرێت یان نابوونجشتێکی لەو ژۆرە بەڵێ ڕاستە هەر لە دەقەعینەکان و دەقەنا ئاینیەکانیش ئەگەر بیگرین کە بە ئەدەبیات دەستیان پێکردووە ئەدەبیات بابەتێکی گرنگەتیایەنە ئەشێ بڵێن تەنانەت کۆڵەکەی سەرەکیانە کەواتەمە گرنگیان بابەتە دەرئەخات بە کورتی ئەدەبیات لەگەڵ بوونی مرۆڤەتیار هەبووە ئەگەر لە پێش ئێمە ینی داستانێکیش نەکەین وەکو ئەڵێ بنمونە و خاڵی دەستپێکی ئەدەبیات لەگەڵ بوونی مرۆڤەتیا بوو هەڵبەتە ئەدەبیات بە هەموو جۆرەکانیەوە کە باز لەوە ئەکرێت ئێمە هەش جۆر بابەتمانێک هەمووی ئەچێتە ناو بابەتی ئەدەبیاتەوە ئیدی بابەتە هونەریەکانن بابەتی شانۆیە بابەتی سینەمایەوە کە لەسەر دەمینوێەوە بابەتی شعرە بابەتی ڕۆمانە بابەتی نووسین بەگشتی کە ئەمانە هەمووی لقەکانی ئەدەبیاتن چونکە ئەدەبیات دنیاکی گەورەیە چەند لقێکی لە ئەبێتەوە کە ئەوتری هەشت لقی سەرەکیمان هەیە کە هەر لقێک لەمانە بەشێکن لە ئەدەبیات دەستخۆش ئوستاز من بۆم گرنگ بوو کە لە مەسلەی گەلگامێشەوە من تەرکیزم چوە سەرەوەی لە پرسێکی وەکو گەلگامێش ئەمە هەمیشە پرسی وەکو نەمریمانەیە مەسەڵەن تو ئەتێ بگەڕی بە دوای ئەوەیە ئایا شتێک هەیە ناوی نەمری بێ با من باز لەوە بکەم لە سەردەمی ئێستاشا بۆ فۆرمە ئامەکەژەکرێت لە سەردەمە کۆنەکانیشە بەردوو جۆر دنیابینی کەوتبین دنیابینیە کە ئەدەبێک کە زوو بەسەر ئەچێ و نامێنێتەوە و ئەدەبێکیشمان هەیە ڕەسەنە و کوالیتی بەرزە و بەردەوام ئەمێنێتەوە پرسێکی وەکو نەمری لە ئەدەبیاتە بە چه شتێک توانین بڵێن ئەم ئەدەبیاتە نەمرێ و ئەدەبیاتێکی زیندووە وکەی ئەتوانین بڵێن ئەم ئەدەبیاتە ئەمرێ و شتێکی کاتی وەکوڵێن وەکو کەفی سەر دەریاوایە پرسی نەمری و ئەدەبیات چۆن ئەتوانین پێناسیان بکەین یان چۆن ئەتوانین گەنگەشەیان بکەین بەڵێ لە ڕاستیدا پێشەی وەڵامیان پرسیارە بێنەوە پێویستەکە یعنی ئەوە ڕوون بکەنەوە کە ئەدەبیات کەواتە وەکو تەنانەت زانستیش نییە چونکە ئێمە و پێشکەوتنە زانستانەیە کە یەکە چەند لە سەدەی حەڤە وەکو ئەوترێ زانست دەستی بەگەشە کردووە جۆرێک لە جۆرەکان ئەو زانستی کە ئێستا پێوترێ زانست بەڵێ بوونی فەلسەفە هەبووە بابەتە هونەریەکان هەبوون بەڵام بابەتی زانستی بوونی نەبووە بەو جۆرەکەواتە ئەدەبیات هەم ڕێگێکی قوڵی هەیە و هەم دیوە نەمریەکەی وا ئەکات کە ڕێگە قوڵەکەی وا ئەکات کە وەکو ئێستا هەر ئێستاژ ماوەتەوە بۆ ئێمە چەند سە ساڵێک پێشەستەم بابەتە زانستیانەمان نەبوو ئەم هۆکارە زانستیانە بوونیانە بۆ مرۆڤیش ژیانی کردووە ئەمریکان ڕاگەاندنە بۆ مرۆڤ ژیانی کردو مۆبایلە بۆ مرۆڤ ژیانی کردووە بەس بەبێ بوونی ئەدەبیات مرۆڤ نەژیاوە کەواتە وەکو ئەوترێ نەمری ئەدەبیات لە نەمری مرۆڤەکانە یعنی لە سەرچاوەکەی لە خودی ڕۆحی مرۆڤەکان نەک لە دەرەوە ئەمەوێ ئەوە بڵێم کە بابەتی ئەدەبیات شتێک نییە لە دەرەوەی ئێمە بێت لە ناو ئێمایە بۆیە بەرەمهێنەری بابەتی ئەدەبیاتی شە مرۆڤ لە هەمان کاتە بۆیە ئەڵێن لەگەڵ بوونی مرۆڤیشە بابەتی ئەدەبیات و لقەکانی ئەدەبیاتیش دەرکەوتون سەبارەت بە سەردەمی نوێ هەڵبەتە دواتر ئەکرێ باسی بکەن بەڵام نەمری ئەدەبیات لە چیە یعنی چی وای کردووە کە بۆ نمونە ئامریک تەکنۆلۆژی بەنەمری نەمێنێتەوە باشە یان نەزەریەکی علمی بەنەمری نەمێنێتەوە بەڵام بابەتێکی ئەدەبی شعرێکی ئەدەبی پەخشانێک داستانێک وەکو داستانێکی گەلگامێش کە چەنەها تەفسیری بۆ کراوە بەنەمری بمێنێتەوە شعرێکی وەکو ینی شعرەکانی مەولانا جەلالەدینی ڕۆمی کە 2007 یۆنسکۆ ساڵی دنیای هەموو ناونا ساڵی مەولانای ڕۆمی یعنی 700 ساڵەمە بەر مەولانە ژیاوە هۆکارەکەی لە چیایە ئێمە ئێستا بە دوای مەحویە ئەگەڕێن وەکو ئەڵێ لە کوچە و کۆڵانەکانی نالیا سەفەر ئەەکەین کاتێک کە مەولەوی ئەخوێن و هەستەکەین مەولەوی لە بەردەمانە لانی چۆکدان لە حزوری شعرەکانی مەولەویە ئەمە بۆ خۆی نەمری ئامادەبوونیەتی هەر بوونی ئامادەی ئەو بابەتانە مانای نەمری و بابەتانەش ئەگەێنێ ئەکرێ بڵێن 5 خاڵوە ئەکات ئەدەبیات نەمر بێت یاخود نەمری ئەدەبیات یان ئەدەبیاتی قوڵە ئەدەبیاتی سادە جیا بکەینەوە کە نامێنێتەوە یەکێک لەو خاڵانە لەو بابەتانەوەی ئەدەبیات ئەو ئەدەبیاتی بە هەم ڕقێکەوە یعنی دەشانۆیەکەوە لە ڕۆمانێکەوە لە شعرێکەوە لە هەر یعنی وەکۆڵێ دوو بێتە شعرەوە ئەگەر ئەمانەی تیابێت ئەم 5 خاڵیا خود یەکێک لەم بابەتانە لەم 5 خاڵە ئەکرێ بڵێن هەم ئەدەبیاتێکی قوڵە هەمیش نەمرە خاڵ یەکەم ئەوەیە کە باسی بابەتە وجودیەکان بکات بابەتە وجودیەکان تایە سەنتەر بن بۆ نە بابەتی عشق بابەتی مەرگ بابەتی خوا کە بە گوتە یەکێک لە فەیلسوفەکان ئەوترێ بە درێژای مێژوو مرۆڤایەتی سێ لە گرنگترین چەمکەکانی مێژوو مرۆڤایەتی بابەتی عشق و مەرگ و خوا بوون کەواتە بەبوونی ئەم بابەتانە لە پاشە شعرێکە لە ڕۆمانێکە لە دیمەنێکی هونەریە تەنان لە تابلۆیەکە تۆ سری تابلۆکانی
هەرێکێک لەو تابلوانەیە کە ئێستا ماونەتەوە کە بە ملیۆنەها دۆلار بۆ کۆڵە ملیۆنەها دۆلار ئەفرۆشتێن لە مۆزەخانەکانە هەڵگیراون نەمریەکان لە چیایە ئەوەی کە لەبارەیەوە ئەدوێ ینی بابەتی ئەدەبی مەسەن عاشق مەرگ خوددا گرنگترین پێکاتی سەرەکیین یا هەوێنێکن بە بەردەوام جۆرەك لە تازەبوونەوە چەمکە وجودیەکان با بڵێن ئەو چەمکانەی پەیوەندیان بە وجودی ئێمەوە هەیە یعنی ئەفریقیەک بیر لە مەرگ ئەکاتەوە ڕۆژێ لە ڕۆژان بیری کردوێتەوە وەکو چۆن هەورانیەک و سۆرانیەک و گەرمیانیەک و زاخۆیەک و ئەمریکیەک و فەڕەنسیەکیش بیری لێ ئەکاتەوە بیر لە خوا ئەکاتەوە بیر لە چەمکی عشق ئەکاتەوە بیر لە تەنیایی ئەکاتەوە یعنی هەریەک لێمە ڕۆژە لە ڕۆژان بیرمان لە تەنیایی کردوێتەوە هەریەک لێمە بیرمان لە ئومێد کردوێتەوە ئومێدمان بە شتێک بەستووە کەم بابەتانە بابەتی وجودیان پێوترێ بابەتی بوون ئەوە خاڵێ خاڵی دووەم ئەو ئەدەبیاتە نەمرەکە گرنگی بە سیلانەکەی مرۆڤ بات ئێمە تەنها جەستەنین ئەگەر لە ڕووی جەستەوە بێ زۆرێک لە وەکو ئەڵێ مێرووەکان ئاژەڵەکان زۆر لە ئێمە پێشکەوتوترن بەڵام مرۆڤ دیوێکی قوڵترێک کە دیوەنە بینراوەکەیەتی کە زۆر جار ئەدەبیات ئەم دیوەی ئێمەش کەشفەکات کە بریتە لە بابەتی بیر و باوەڕەکانی ئێمە کە لەمە لە شتی ترانیە بریتە لە بابەتی ویست و ئیرادەی ئێمە ئیرادەمان هەیە ئێمە ویستمان هەیە وە ببریتە لە هەست و سۆزەکانی ئێمە هەستەکانمان ینی تۆ بیرکەرم زۆر جار بە نمونەی هێنمەوە ئەگەر تەنها جیاوازیەک وەرگن لە نێوان مرۆڤ و ئاژەڵەکانی ترا بە دەر لە وەکو ئەڵێ پێناسە فەلسەفیەکان کە مرۆڤ ئاژەڵێکی گۆیایە و چی ئەوانە بیرکەرەوەیە مرۆڤ ئاژەڵەکە پێ ئەەکەنێت یان بوونەوەرەکە پێ ئەەکەنێت با بڵێن مرۆڤ ئەگری ئێمە هیچ ئاژەڵێکمان نیە بگری هیچ ئاژەڵێکمان نیە پێ بکەنێت یعنی سەیرە ئەوە بەزێمە هەست بە و دیاردانە ناکەین لەبەر لە خۆمانە هەیە کەواتە ئەدەبیات ئەگە گرنگی بەم دیوە قوڵەی مرۆڤ بات ئەوە بێگومان ئەدەبیاتێکی نەمرە خاڵی سێم ئەگەر وەکوڵێ بیکەین بە خاڵ بۆ ئەوەی بینەریش وەکوڵێ لە بابەتەکە جوانتر بۆی دەرکەوێت بریتە لەوەی کە ئەدەبیاتێک کە چوارچێوەی دیاریکراوی نەبێت ئەدەبیاتێکی قوڵە واتە ئایدۆلۆژیایی نەبێت سیاست نەبێت جۆرێک لە ئازادی بەسەبت ڕەهایی چونکە ئەدەبیات پێوەستە بە خەیاڵی مرۆڤەوە خەیاڵش ڕەهایە بۆی ئەدەبیاتی نەمر ئەدەبیاتێکە کۆتوبەند دروست ناکات چوارچێوەیەکی دیاریکراوی نییە مرۆڤ ئەتوانێت یا بژی ناتبەستێتەوە تۆ کاتێکە شعرێک ئەخوێنیتەوە ئەگەر ئایدۆلۆژیان نووسرابێت تۆ لەگەڵ یانیت یەکسەر تۆ ئەخاتە دەروی ئایدۆلۆژیاکەی بەرامبەربوونەوە شەڕ دروستەکە کاتێک کە مەولەوی ئەڵێ هەرچی دیت وە چەمشیوە سەفەردا هەرچی میبینی هانە گوزەردا هەموو شتێک لە تێپەڕبوونایە ئەوە هەموو مرۆڤ کاتێکم شعر ئەخوێن و هەستەکە ئەمیش بەشێکە لەو شعرە خۆی لەو شعرەیە ئەبینێتەوە بەمانایەکی تر بە گوتە یەکێک لە ئەدەبیات ناسەکان کە داریوشی ئاشووریە پێم وابێت بە هەڵای نەچوو بم ئەڵێ ئەدەبیات ئاوێنەیە کە ئێمە خۆمانیتیا ئەبینینەوە کاتێک کە تۆ لە ناو ئەدەبیاتێکە خۆت ئەبینیتەوە لە ناو وێنەیەکی هوەریە خۆت ئەبینیتەوە غەمەکانی تۆ لە ناو وێنێکی هوەریە دەرئەکەون نمایان ئەبن هەز بە نەمری ئەو هوەرە ئەەکەیت و ئەبیتە بەشێک لەو کە بووی بە بەشێک لەو نەبەر ئەمێنێتەوە خاڵی چوارم بریتە لەوەی کە هەر ئەدەبیاتێک بە هەموو لقەکانیەوە گومانی تیا دروست لە مرۆڤ دروست کرد ئەدەبیاتێکی نەمرە تۆ سەیری مەحوی بکە سەیری نالی بکە خۆیان گومانگەران نەبوون باشە بەڵام گومانیان بۆ ئێمە دروست کردووە سەیری ئەو شعری مەولەی بکە مەولەی یەک دنیا شعری تری هەیە بەڵام ئەم چواردێڕەی بەسەکە گومان بۆ تۆ دروستکە من بۆچی ئەژین کەس حاڵی نەبی ئەو هیچ نەفاما ئەو پێیچێش وێرد ئەو پێیچێش ئاما ئەم بۆچی هاتووە ئەو بۆچی ڕۆشت یعنی وەکوڵێ شان لە شانی خیام ئەیادەوەی کە ئەڵێن خیام کەسێکی بۆ جۆرە بوو لە کاتێکا مەولەوی خۆی کەسێکی گومانگەرانە بووە بەس گومان بۆ تۆ دروستەکات هەڵبەتە ئەمە گومانی ئەوەی کە تۆ بیر لە خۆت بکەیتەوە بیر بکەیت و ئەسڵەن تۆ بۆچی ئەژیت تۆ چیت خاڵی پێنجەم کەمە زۆر بەداخەوە بە خێرایەتی ئەپەڕین بەسەر خاڵەکانە چونکە هەر یەکێک بۆ خۆی بابەتێکی گەورەی قوڵە وە قسەکردنی زۆری ئەوێت ئەوەی کە جیهانی بێتەوە ئەدەبیاتە کە ئەڵێن گیانی بۆواتە لۆکاڵی نەبێت باسی ناوچێکی دیاریکراوە نەکات یعنی تۆ جاری وایە شعرێک خوێنیتەوە باسی یعنی شوێنێک ئەکات کە ئەو شاعیرەی تیا ژیاوە تۆ بە درێژای ژیان ناچیتە ئەو شوێن نەچیتە ئەو شوێنەوە ڕەنگە نەشتیتە ئەو شوێنە لەبەرەوەی هیچ چێژێکی بۆ تۆ نیوە نەمریژ نیە ڕەنگە وەکو چێژێکی کاتی بۆ تۆ سوودی هەبێت لە ڕووی وشەکاری و جوانکاریەوە بەڵام ئەو شعرا یاخود ئەو هونەرە نەمرە ئەو ئەدەبە نەمرە کە باسی وەکو ئەرزم کردی تۆ سری تابلۆکەکەی خۆتی تیا ئەبینیتەوە جیهانی بێت بە کورتی کاتێمە سری تابلۆکان داڤینچی ئەەکەن کاتێکە سری تابلۆکانی پیکاسۆ ئەەکەین یعنی خۆمانی تیا ئەبینەوە بۆ نەک پیکاسۆ ئەڵێ من کاتێکە سری بەردێک ئەەکەم تابلۆک ئەو شتێک کە خۆم ئەمێ دروستی کەم تایە ئەبینم تەنها شتە زیادەکانی لە ئابم یعنی ئەڵێ من نام لەناو ئەم بەردەیە شتێک دروستکەم ئەڵێ تەنها شتە زیادەکانی بەردەکە لە ئابم
چکە شتێکەکەی تیابینم جوانە ئەوە کاتێک کە تۆش سریەکەی بە هەمانشی ئەو هەستە سەرگەلێکی زۆر بەجێ و زۆر تایبەتن و سازهریەکان وەکو بەڕێزەوتت ئەکرێ زۆر لەسەریان بوەسین بەڕێک لەسەر ئەدەب و گومان بوەسین ئەتوانین بڵێن لەو ڕێگەیەوە ئەدەبوامان لێەکە هەم خۆ بناسین لە پاڵ خۆناسینەکەشا جۆرێک لە خواناسی دروست بێ پەیوەندی ئەدەبیات لەگەڵ پرسێکی وەکو خوداناسیە ئێمە دنیابینێکی زۆر لە شعری کلاسیک و بڕێجاری ژنوێمان هەیە مەسەڵەن خوددا بابەتێکی زۆر سەرەکی و زۆر سنتەرە مەسەن گفتوگوەکان مناجاتەکان حتا بڕێژار لە پاڕانەوەکان حتەکان ئەمانە پەیوەندی نێوان ئەدەبیات لەگەڵ پرسێکی وەکو خواناسی ئەمە چۆن نتوانی لێک بینەوە بەڵێ طبعاً ئەدەبیات دوو ئیشی سەرەکی بۆ ئێمە ئەکات یەکێک لە ئیشەکانی ئەدەبیات ئەوەی کە من ناتوانین بێڵێم ئەدەبیات ئەیڵێت یعنی نەوتراوەکان ئەڵێت ئەوترێت نەوتراوەکانەکە بە وتراو ئەو ئیشی سەرەکی ئەدەبیاتە ئیشی سەرەکی دووەمی ئەدەبیات ئەوەیە کە ئەو وێنانەی کە بوونیانە پیشانیان ئەیاد یعنی نەبینراو ئەکاتە بینراو تۆ سێری شعرێ بکە کە ئەی خوێنیتەوە تابلۆیەکە یعنی بۆ خۆی تابلۆیەکی هونەری زۆر جوانە تۆ ڕەنگە سێری دیمەنی شاخێکت کردبێ بەس کاتێک کە شاعرێک یاخود کاتێک کە نووسەرێک بە شێوەیەکی ئەدەبی سێری ئەم شاخە ئەکات بۆ نەم یعنی خوا لە خۆش بۆ علی شریعەتی قسێکی زۆر جوانە لە شاخەکان وەکو مرۆڤەکان وەکو شاخەکان وان بە یەکەون و لە هەمان کاتی شاجیان ئێمە بە یەکەوەین بەس هیچ کەسێک وەکو هیچ کەسێکی تر نییە وەکو ئیمامی عەلی ئەفەرمێ هەرێک لێمە جیانێکە بۆ خۆی هەمومان بە یەکەوە لە دایکە بین لە یەک کاتا ڕەنگە لە دایک بین بەس گیانی هەرێکێکمان لەوی ترمان جیاوازە ئەمێ بەڕووکەش لێک جیهانە ئەژین بەڵام گیانی کەسمان لە هی کەسمان ناچێت جیهانی ناوەمان کەسمان لە هی کەسمان ناچێت کەواتە ئەدەبیات ئەم دوو ئیشە بۆ ئێمە ئەکات یەکەم ئەو شتانەی کە نەبینراون پیشانی ئێمە ئەیات تۆ کاتێک کە ڕۆمانێک خوێنیتەوە تۆ هەست بەم شتانە کردووە بەس نەتوانیوە بێڵیت نەتوانیوە بینوسی لە تابلوێکا بینەخشێنی یا شعر بە هەمان شێوە دووەم ئەوەی کە تۆ ناتوانی بیبینی ئەو پیشانتەیە وای لێ ئەکا کە تۆ بیبینی ئیتر وەکو عەرزم کردی هەم ئەکرێ لە ڕێ و شەوە بێت هەم لە ڕێگەی چاوە بێت ئەکرێت لە ڕێگەی بیستنەوە ئەمەوە ئەکات کە بەم جۆرە بێت کەواتە ئەگەر بگەڕێن سەر وەڵامی ئەو پرسیارە ئەدەبیات پەیوەندی بە خودی ئێمەوە هەیە ئەو کاتێک کە تۆ خۆت ناسی کە ئەمە ئەچێتە ناو ڕێگێکی ئاینی قوڵیشی هەیە ئەو کاتە خوۆش ئەناسی ئەوەی کە عاریفەکان ئەفەرمێن من عەرەفە نەفسەهو عەرەفە ڕەبەهو هەتا ئەمە لە قورئان ئاەتێکمان هەیە پێچەوانەی ئەمە یعنی چۆن پێچەوانەی ئەمە خۆی گەورە ئەفەرمێ کە خوای بیر چوەتەوە خوای بیر نەچوەتەوە خۆی بیر چوەتەوە ولا تەکونوا کالذین نسوا الله فأنساهم أنفسهم بەعکسی شەوکاتە کاتێک خۆت بیرەکەوێتەوە شتێکی ترت بیرەکەوێتەوە بۆیە یەکێک لە عاریفەکان ئەڵێ من کاتێک کە سەیری جوانی گوڵ ئەکەم سید قوتب لە تەفسیری یەکێک لە ئاەتەکانە لە سەروتە تاهایە ئەفەرمێ کاتێک کە من سەیری گوڵ ئەکەم باشە جوانی گوڵ سەرسام و مەدهۆش و حەیرانم ئەکات بەس بیر لەوە ئەکەمەوە ئاخۆ ئەو کەسێک کە گوڵی دروست کردووە کە خوای ئەبێ خۆی چەند جوان بێت یعنی ئەوە مەولانا ئەڵێ مانگ جوانە ئەبێ دروستکەری مانگ چەند جوان بێت لە پرسێکی لەم جۆرەیە هەمیشە کە من بەر ئەم جۆرە لە دنیابینی و تێکست و ڕستەگەل و وێنەگەلی ناو دنیای شعری ئەکەوین بەر جۆرێک لە لەحظاتی با بڵێن ئیماندارانەی مرۆڤێک یان شاعیرەکەوین یەکێ لەو دۆستانەی هەردووکمان کە ئەچێ بۆ حەج بە شەرمێکی زۆر زۆرەوەیە بڕێ بۆ سەر قبرەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێڵێن بووینە یان جۆرێک لە حرس و جۆرێک لە چوزانم شەرم و خەم و ئانە ئەیگرێڵێ ئێمە بێ لە هورامانە و هەموو ئاوە ساردەمان خوارد بێ و ئەو ئاوی نەبوو بێ ئێمە ئەو هەموو هەنار و هەنجیر و ئانەمان هەبوو بێ و ئەم لەم دەشتە چوزانم گەرم و چۆڵەیە ئەوەی نەبوو بێ ینی هەستەکەی جۆرێکی لە لەحظاتی بچووک هەیە هەر خۆیان چرکەساتی شعرین باشە باباس لەوە بکەین ئەگەر توزە زیاتر لەسەری بڕۆین لەحظەی ئیماندارانە و لەحظەی ئەدیبانە شاعیر و ئیماندار مەسەلەن جۆرێک لە هەستکردن بە بچووکێتی کە تۆ حسابی ئەوەی بۆ ناکەی کە ئەمە دنیابینی بەڵام هەستەکەی لەناو شاعرا مەسەن کە لی وردەبیتەوە ئەوەی کە مەسەن ئەکرەم عەرەبی بەڕەحمەت بێ باز لەو ئەکاکە لە شوێنێکا خوددا بدۆزێتەوە و چی پێشکەش ئەکا و چی ئەداتێ و یان مەسەلەن عاریفانی ئێمە یان باو باپیرانی ئێمە لەسەر بەردە نوێژێک لە شوێنێکان نزایان کردووە پەیوەندی چرکەساتی ئیماندارانە و چرکەساتی شاعیرانە ئەمان تا چەند لە یەکەوە نزیکن بەریەگەکەون لە یەک دەرەچن جوانە دەست خۆش بێت لە ڕاستیە ئەکرێ بڵێن ئیمان یاخود یەکێک لە بناغەکان یاخود نەمری ئەدەبیات بۆ بابەتی عشق ئەگەڕێتەوەی کە ئەرزم کردی هەم بابەتی عشق هەم بابەتی خوا کە دوو بابەتی وجودین بابەتی مەرگیش بە هەمانشەوە یعنی بابەتی وجودی بابەتێک نییە بتوانانی خۆتی لێلابەی من ئەکرێ مۆبایلم پێ نەبێت ئەکرێ سیارم نەبێت ئەکرێ هەتا خوێنەوار نەبم شەهادەم نەبێت تەن ئەکرێ پارەشم نەبێت کە زۆر گرنگە لە ژیانە باشە بەس ناکرێ بیر لە مەرگ نەکەمەوە
ناتوانین بیری لێ نەکەمەوە ناکرێ بیر لە خوا نەکەمەوە چونکە کۆمەڵە بابەتێکن پەیوەندیان بە خودی ئێمەوە بەسراون بە خودی ئێمەوە یعنی شتانێک لە ئێمە یا چێنراون لەگەڵ بوونی ئێمەیان وەکۆڵی شێنراون ئێمە بەو بابەتانە شێنراوین بمانەوە نەمانەوێ یعنی ئێمە یعنی ئەوترێ لە فەلسەفەیە جیاوازی مرۆڤ لەگەڵ پشیلەکە چییە بۆنە لە بابەتی مەرگە لە ئاژەڵەکانەکە مەقسە یەکی لە فەیلسوفەکانە بەناوی هایدگەرەوە کە هایدگەر ئەڵێ جیاوازی ئێمە و ئاژەڵ ئەوەیە کە ئاژەڵ ئێمە ئەزانین ئەمرین بەس ئەو نازانێ یعنی ئێمە ئاگان بە مردنی خۆشمان ئەم ئاگایە زۆر زۆر گرنگە جا بچین و سەر لە ڕاستیە ئەو بابەتە کە بابەتی عشقە طبعاً بابەتی عشق بابەتی معنەویەت یەکێکە لە چەمکە قوڵەکان لە ئەدەبیاتە بەگشتی ئەدەبیاتی جیهانی و ئەدەبیاتی ئێستاش یعنی مەولانا بۆچی گرنگە بەرەو بابەتی عشق بەشێکە لە شعرەکانی باشە هەرچەند ڕەنگە زۆرترین چەمک بەکارات بێ لێ مەولانا بابەتی عشق نەبێت بەڵام بۆ ناسراوە وەکو ئەڵێ بووە بە هەوێنی شعرەکانی شکسپیر گەوری شکسپیر لە چیایە بابەتی عشقە هەتا ئەوتر شکسپیر نەیوێرا بابەتی عشقی خوای بکات چونکە ئەو سەردەمەی کەوتیا ژیاوە وەکۆڵە جۆرەك لە یاساغی بووە هاتووە لە ڕێی بۆنە ڕۆمیۆ جولیێتەوە لە ڕێی عشقی ئینسانی و عشقی خوایشی باس کردووە چونکە تۆ بیرکەرەوە ئەگە تەنها عشقی ئینسانی بێت دوو کەسن یەکتریان خۆشویستووە باش ئەم هەموو خوێنەوە بۆ ئەم شتە بۆ ئەم شان و ئەم شعرانە ئەم ئەدەبیاتی شکسپیر لە چێوە سەرچاوە ئەگرێ مارتین لینگس کە عارفێکی گەورەی ئیسلامی بەریتانیا هاتووە چەندها کتێبی لەسەر شکسپیر نووسیوە لەسەر شعرەکانی کە ئەومە سەلمێنێکە لە شکسپیرە شتی عشقێکی کوڵ هەبووە بەرامبەر بەخوا بەس ئەم هاتووە لە ڕێگەی عشقە زەمینی و کەمەی دەرخستووە ئەتەوێ بڵێ ڕاستەخوا عشقەکە جۆرێک لە ئیمانداریە قسەکە ئەوەیەکەوەت ئەمە بابەتی عشق ئیمان پەیوەندی بەم بابەت و ئیمانیش بە هەمان شێوە یعنی ئیمان دیوە ناسکەکەی مرۆڤە دیوە جوان بینیەکەی مرۆڤە یعنی ئەوەی کە عشق و ئیمانێکێک لە فەیلسوفەکان ئەڵێ عشق و ئیمان یەکشتن چونکە ئەوەی کە عشق ئەیکا ئیمانیش ئەیکا عشق ئینسان ناسکەکاتەوە ئیمانیش ئەو ئیشە ئەکات عشق مرۆڤ گەورە ئەکات ئیمانیش مرۆڤ گەورە ئەکات عشق وا ئەکات تۆ هەست بەوانی تر بکەیت مرۆڤیش کە ئیماندار بێت وە ئەزانێ هەست ئەکات ئەوانی تریش بەشێکن لەو ئەمیش بەشێکە لەوانی تر ئەمە طبعاً ڕنگدانەوەی لە ئەدەبیاتە زۆرەکە لێکۆڵینەوە زۆر لەم بابەتە کراوە تا من یەکێک لە کتێبەکان بەو ناوەیەکە پەنجەرەکانی ژیان یەکێک لە بابەتەکان نیگای عەفوەن نازی نیگا یان نیگاکانی ناز یان نیگای ناز کە لە شعرێکی مولەی وەرم گرتووەکە ئەو نیگای ئێمە کە بۆ شتەکانی ئەڕوانین کە مقابلەی کۆمەڵێک مامۆستای بەڕێز بوو و کۆمەڵێک هەم شاعیر و هەم خاوەن پسپۆری لەم بابەتەیە هەموو فکرەکەی من لەم کتێبایە ئەو بووکە یعنی پرسیارەکانم ئەوە بوون کە بۆچی ئەو هەموو عشق و گەرم و گوڕی لە شعری پێشتووە یعنی پێشترا هەیە بۆچی لە شعرەی ئێستەیە یعنی شعری ئێستەیە بەگشتی نییە باشە بۆچی مەنالەیەکی ترمانە بۆچی مەحویەکی ترمانە یان تۆ سەیری ئێران بکە چەند شاعری تریتیای زۆر باشە بۆچی لە دوای مەولانا و سعدی و حافزەوە سعدیەکی تر نییە بۆچی حافزێکی تر نییە هەڵبەتە و بەشێکی ڕەنگە پەیوەندی یعنی ئەوە بێت کە ئەوترێ دیوێکی هەیە تر خوای گەورە تەنها ئەمەی دروست کردووە بەس خۆ ئەکرێ شتێکی بچووکتر لەوان هەبێت شتێکی کەمتر لەوان هەبێت قسەکە ئەوەیە کەواتە ئەم بابەتانە پێوەستن بە یەکەوە یعنی وەکو ئەڵێ یەک ڕەگەزن یەک جۆرن بۆیە بە یەکێک لە فەیلسوفەکان ئەڵێ بۆچی لە بەهەشتا باسی عشق نییە ئەویش ئەڵێ ئاخر بەهەشتیەکان خۆیان تێرن تێری و عشقش خودی بەهەشتن یعنی ئەو کاتی کە مرۆڤ عاشقە بێت تێریش ئەبێت لە هەمان کاتە ئوستاز لە دۆخێکی وەکو ئەمڕۆیە کە ئەبێنین مرۆڤەکان جۆرێک لە چاوەڕوانیان هەیە بۆ ئەدەبیات حەزیان لەیە کە بەر ئەدەبیات دەکەون ڕاستەخۆ بەرهەمەکەی وەرگرنەوە وەکو چۆن سیاسیەک لە مودەیەکی زەمەنیا لە ماوەی ساڵێکە یا کەمتر یا زیاترە ئەوەی کە هەنگاوانێ بۆ ناو سیاست و شتێکی دەسەکەوە مەسەن لەوانە بوارێکی مادی بێ لەوانە پێگەیەک بێ یان بازرگانێک لە ماوەی مانگە یا چەند مانگێکە یا لەوانەیە لە کردەیەکی بازرگانیا شتێکی دەستکەوێت یان مەسەن خاوەن بڕوانامەیەک شتێکی دەستکەوێت بەس هەستەکەی جۆرێک لە دنیابینی هەیە یا جۆرێک لە چێژ هەیە لە ناو ئەدەبیاتە مەرجێ چێژێکی کاتێ بێ مرۆڤ کە لەگەڵ ئەدەبیاتە سەرۆکاریەکە ڕاستەخۆ بروبوومەکەی وەرەگرێتەوە چ چێژ بە یان سوود یان مودەیەکی زەمەنی پێویستە بۆی لەگەڵیا بژێت ڕاستە لە ڕاستەوەکو ئەرزم کردی لەبەرەوە ئەدەبیات بە گشتی پەیوەندی بە دیوی دەرەوەی ئێمەوە نییە بۆیە کاتێک کە پەیوەندی بە دینیاوی ئێمەوەشە هەیە درەنگتر ڕەنگە هەستی پێ بکەین تۆ کاتێک کە کتێبێک خوێن تۆ هیچت بۆ ناکات بەڵام هەستەکەی دنیای ناوەی تۆ گەورە ئەکات ڕەنگە لە کتێبێکەوە دەرنەکەوێت بەڵام تۆ بۆ نەسەیری هەر کەسێک کە سەیری حەڵقە ئەکات تەنانەت باشە کە ئێستا زۆر هەیە حەڵقەیە کە باسی بابەتێک ئەکات باشە بابەتی باسی تەنیایی ئەکات باسی خۆکوشتن ئەکات باسی عشق ئەکات باسی خۆشویستنی ئەوانی تر ئەکات تەنانەت
سیر ئەەکەی ئەم کەسە زمانێکی ئەدەبی بۆ دروست ئەبێت بیرکردنەوەیکی ئەدەبی بۆ دروست ئەبێت جۆرێکتر بیرکردنەوە بۆی بەبێ ئەوی بەخۆی بزان لە کاتێکە حەڵقە ڕەنگە یەکێک لە سادەترین ئەو شتانە بێکە لە دنیای ئەمڕۆیە بۆ ئێمە بوونی هەیە لەبەر ئەوە ئەدەبیات دوو ئیش ئەکات کە پێشتر ئەرزم کردی بەڵام دووش لە مرۆڤ دروست ئەکات کە شتەکانی تر ئەوە دروست ناکەن لە مرۆڤ هەرچەند درەنگتر ئەم بابەتە دەرئەکەوێت و بەرهەمەکەی دواتر دەرئەکەوێت یەکێکیان ئەوەیە کە دنیای ناوەی ئێمە گەورەتر ئەکات ئەوە یەک کە دواتر هەستی پێەکەی چونکە ئەمە پەیوەندی بە یەک جار و دووجار و ڕۆژ و دوو ڕۆژ و کتێب و دوو کتێبەوە نییە یاخود سێرکردنی فیلمێکەوە تەواو شانۆیەکەوە تەواو وە خوێنەوەی چەند شعرێک و لەبەرکردنی چەند شعرێکەوە وردە وردە ئەزمون تەبعاً شتێکە کە دواتر بۆ مرۆڤ دروست ئەبێت هەنی تۆ سەیری حەکیمەکان بکە ئەڵێ حەکیمێکە 70 ساڵ تەمەنی هەبوو ئێمە ناڵێن حەکیمێکمانە بوو 70 ساڵ تەمەنی هەبوو 20 ساڵ تەمەنی هەبوو حکمت کە لە ئەدەبیاتایوە ئەدەبیاتی نەمر پڕە لە حکمت وەکو ئەڵێ حکمەتی لێ ئەڕژێت حکمەتی لێ ئەبارێت حکمت بە ئەزمون دروست ئەبێت ئەزمونیش پێویستی بە چاوەڕوانی هەیە خاڵی دووەم کە ئەدەبیات ئەیکات تۆ کاتە سەیری وەکو ئەرزم کردی وشەیەک ئەەکەیت ئەگەر لە ڕووی مادیەوە لە ڕووی بەرژەوەندێ سەیریکەی بۆنە من ئەڵێم پارەم خۆش ئەوێت بەس کە ئەڵێم کەسێکم خۆش ئەوێت جیازی ئەم دوو خۆشویستنە زۆر زۆر جیاوازە لە کاتێکە یەک وشەمان بۆ بەکارهێناوە ئەدەبیات هەر ئەم وشە بەکارهێنێتەوە بەڵام دیوێکی زۆر قوڵی پێیات کونوکە لەبەرەکانی وەکو ئەڵێ ڕووناگەکاتەوە دیوە قوڵەکەی وەکو ئەڵێ دەرئەخات بۆ تۆ لەبەرەوە پێویستی هەم بە کاتێکی زیاترە و چونکە ئەزمونت بۆ دروست ئەبێت و لەبەرەوە لە ناوەی ئێمەشە لە دەرەوەی ئێمەیانەیە بەرکوڵێکی زۆر ورد و باش بوو ئەمێ بڕێک لەسەر و ئەوە بۆسین ئەدەبیات و پەروەردە ینی مەسەن هەندێک باسمان لە وڵاتێکی وەکو ئێران کرد مەسەن ئەدەبیات لە ژیانی ڕۆژانەیانە هەیە مەسەن جۆرێک لە خۆشنووسیەوە بیگرە مەسەن لە ئەوڵەوە فێریانەکەن تۆ چۆن نەتوانانی قەڵم بگریت و جۆرەکانی خەت و ئەوانە لە بابەتی ڕەنگە لە بابەتی هێڵکاریەکانی ناو کتێبەکانی سەرەتاییانە لە بابەتی گرنگیدانیانە بەو شاعیرە گەورەکان لە بابەتی ئەوەیە کە تاقێک پەنجەرێک شوێنێک جیاکەنە و دیوانی شاعیرە گەورەکانی تیادا ئەنێن کە مناڵێکە گەورەیە بە یەکسەر دنیابینی ئەگۆڕێ ئەزانێکە لە درزین کتێبەکانی باوکی و کەسوکارەکەیەوە لەدایکوە نەبوونی ئەدەبیاتێکی جدی لە ناو پەروەردەی ئێمە چ لە ناو دۆخە پەروەردەیەکە وەکو با بڵێن وەزارەت و دام و دەستگا چ وەکو خێزان ئەمە چۆن بگێڕینەوە پرسێکی وەکو حکایەت وەکو شیعر وەکو دەمەتەقەی نێوان مناڵ و باوکی با بڵێن دایک و مناڵەکان بەیەکەوەمانە لە من بیستومە و جەنابیشت باش ئاگاداری جۆرێک لە مشاعرە و شعر گۆڕینەوە شعر وتن و دۆزینەوەی وشە لە ناو شعرە و ئەمانە هەبوون دنیای بینێکی هونەری ساتێکی جوان بۆ میلەتێکی وەکو ئێران دروستەکە ضرورەتی ئەمە لە ناو ئێمەیە هەیە نییە چۆن بگەڕێنەوە بۆەوە یا تا چەند بەگریگدانێن ڕاستە لە ڕاستە من ئەکرێ بڵێم هێڵە گشتیەکانی باسکەم ئیتر وەکو ئەڵێ هەم بینەر هەم بیسەر خۆی بڕیار بات کە ئەم هێڵە گشتیانە لای ئێمە بوونی هەیەیان بەبێ ئێمە بڕیار بێن کە دۆخەکە لە ئێمە چۆنەکە بەداخۆ دۆخێکی زۆر خراپە و دۆخێکی نائەدەبی و ناهونەری وەکو ئەڵێ تەنانەت دوو لە ئەدەبیاتمانە یعنی بەداخەوە ئەدەبیات دوو ئیش ئەکات یان ئەکرێ بڵێن دوو دیوی هەیە بەمانایەکی تر باشە ئیشەکانی ئەوەی کە ئەرزم کردن ئیشی دیوی یەکەمی ئەوەیە کە دیوێکی فکری قوڵی هەیە ئەدەبیات تەنها لەو شەیە کۆ نابێتەوە کە ئەمە دیوێکی فکری وەکوڵە پەیوەندی بە مێشکەوە هەیە پەیوەندی بە بیرکردنەوەی ئێمە پەیوەندی بە خەیاڵی ئێمەوە هەیە ئەکرێ بڵێن پەیوەندی بە عەقڵی ئێمەوە بەمانەیەکی زۆر سادە یعنی ئەدەبیات دیوێکی عەقڵی هەیە دیوێکی فکری هەیە یان دیوێکی وشکی هەیە وەکو ئەوترێ ئەوەی کە هەنێک کەس لە شعر تێناگات یعنی حەقی خۆشێتی تێناگات چونکە ئەو دیوێتی بەڵام دیوێکی تەڕیشی هەیە دیوێکی ئەم دیویشی هەیە کە بریتێ لە بابەتی جوانبینی ئەوەی کە تۆ شعرێک ئەخوێنیتەوە یعنی سادەترین شت لە ئەدەبیاتە بریتێ لە بوونی وشەکان کەسێک بۆ نمونە ئەڵێ لەگەڵ کەسێک کە بەخشندە بێت هیچ ینی کەسێک کە بەخشندە بێت ئاسانە تەعاملکردن لەگەڵ ئەمە قسێکە بەس کاتێک کە مەولانا ڕۆمی ئەفەرمێ با کەریمان کارها دشوار نیست ئەو کەسێک کە بەخشندەی هیچ کارێک دژوار نیە لەگەڵەیە ئەمە هەر ئەم قسەی کردەوە بەس بە دیوێکی جوانبینانە کەواتە دوو دیو هەیە لە ئەدەبیاتە دیوێکی وەکو ئەڵێ فکری هەیە دیوێکی جوانبینیشی هەیە ئەوەی کە جەنابەت ئەفەرمووی ئەکێتە ناو بابەتە جوانبینیەکەەوە کە ئێمە ئەبێ هەر لە مناڵەوە وەکو ئەڵێ لە پەروەردەوەمە دروستکەن لە مناڵەکانە لە وەچەکانمانەکە مرۆڤ هەر بە سروشتی خۆی مرۆڤی جوانبینە ینی تۆ سێرکە یەکێک لە دەروونناسە فەڕەنسیەکان کتێبێکی ئەڵبەتە من تەرجەمەم کردووە بەشێکی بە ناوی جوانی و ناشرینیەوە باس لەوە ئەکات ئەڵێ باشە جیاوازی نێوان قالۆنچە لەگەڵ خاڵخاڵۆکەیە چییە باشە ئێمە خاڵخاڵۆکەمان خۆشە بێ تەنانەت ئەیکەین بە ڕەمز تۆ سەیری هەنێ دەرمان بکە تەنانەت پەنیر
خاڵخاڵۆکەی لەسەر گەڵایەکی باریکە باشە خاڵخاڵۆکێکی بۆ لەبەر و خاڵخاڵۆکە جوانە تەسەورکە گە قالۆنچیان دانایە کەس نەی ئەکڕی مناڵ تەنها لێ ئەترسا کەواتە ئەم جوانەیە تۆ ناو بابەتی خۆشەویستیەوە جارێکی تر ئێمە قالۆنچەمان خۆش ناوێت بۆیە بە جوانیشی نازانین بە مانایەکی تر کاتێک کە خاڵخاڵۆکەمان خۆش ئەوێ خۆشیشمان ئەوێ و بە جوانیشی ئەزانین لامان کاتا دەریشی ئەخین بەرو جوانە بەلامان و بۆی خۆشمانەوێت ئەکرێت بە پێچەوانەکەشی هەڕاز بێت جوانە بۆی خۆشمانیان خۆشمانێ بۆیە جوانە بەلامانەوە لەبەرو ئەم بابەتان تەبعاً یەکێک لە بابەتەکانی پەروەردە بابەتی پەروەردەی هونەریە کە بەداخەوە لای ئێمە یعنی نەمبینەوە کە من چەند ساڵە مامۆستام ئەم بابەتە بوونی نییە ئێمە پەروەردەی وەرچیمانێ لە ڕووی جەستەیەوە بەس پەروەردەی هونەریمان زۆر لاوازە ئەگەر بڵێم نییە وەکو ئەڵێ ڕەنگە بێویژدانی بێت بەس پەروەردەی هونەریمان نییە ینی چرا قوتابخانە حکومیەکان تەنها ناحکومیەکانیشە ینی بابەتی هونەری تەنها ئەوە نییە وێنێک بە مناڵێک گەکێشی بابەتی هونەری ئەوەیە کە هەستی هونەری لای مرۆڤ دروستکەیت کە هەیە هەستی هونەری چۆن دەرەخی لە مناڵەیە لەم کەسەیە کە لە وڵاتانە هەیە بەڕاستی تابلۆیەک دروست ئەکات یان پێ ئەڵێ تۆ بۆ چونی چیە لەسەر ئەم بابەتە بۆ نمونە مامۆستایەکی لەو بابەتانی لە بابەتی فەلسەفە و دەرووناسیە کە باس ئەکرێت لە فەلسەفەی ئەخلاقیشا باس ئەکرێت کاتێکە پیاوێک بۆ نمونە ئەهێنرێتەوە ئەم پرسیاریان یاو بە 300 مناڵ ڕاپرسی کراوە باشە بزان ئەو هەستی چۆنە بەرامبەر ئەم بابەتە ئەڵێن کاتێکە یعنی نمونونەکە بەم جۆرەیە پیاوێک خێزانەکەی نەخۆشە پێویستی بە حەبێکە دەرزیەکە ئەم دەرزیە بە یەک گەڵایە $100 باشە بەم ئەم $100 تابان پارەی نییە ئەبێ دەستیشی کێوێ ئەگەر ئەو ڕۆژەش ئەو دەرزیە بەکانێنێ خێزانەکەی ئەمرێت باشە دکتۆرەکان وای پێڵێن ئەم پیاوە ئەبێ چی بکات تۆ ئەگەر بیرکەیتەوە ڕەنگە بڵێ ئەمە ئەوکات ئەم پرسیارە ئاراستەی 300 مناڵ کراوە باشە مناڵی 7 ساڵ بۆ 15 ساڵ بۆ 16 ساڵ نەوجەوان حەڤە وەڵامی جیاوازیان بۆم بابەتە هەبوو حەڤە وەڵامی جیاواز یعنی من ئەم پرسیارەم کرد لە کۆمەڵە تەلەبەی خۆم 11 وەڵامی جیاوازم دەستکەوت باشە ئەمە وا ئەکات کە ئەم کەس هەم بیرکاتەوە هەم هەستی هەم ئەخلاقی هەم هەستی جوانبینی هەم هەستی هونەری بۆ ئەم بابەتە باشە تێ بڵێ لە ڕێی پرسێکی لەم جۆرەوە کە لەناو ئەدەبیات و هونەرە ئێوروژین ئێمە توانین دیرگای جیاواز بەرەمبێنین باشە وستاز باباز لە ئەوە بکەین لە سەردەمی ئەمڕۆیە تا ناکۆتا تەکنۆلۆژیا و زانست بەر و پێشەوە چێ من زۆربەی جار ئەم پرسیانە ڕوبەڕووی میوانەکانم ئەەکەمەوە لە سەردەمی ئەمڕۆیە پرسێک یا چەمکێک یان چوزانم دەستەواژێک گێتە ئاراوە وەکو مەسەلەن مەرگی ئەدەبیات یا مەرگی شعر باشە با من تۆزێک قەرەباڵغتری بکەمە بۆی بتوانین زیاتر لەسەری بۆسین مەسەن تۆ سەردەمێک پشتێکی وەکو ژیری دەستکرد هەیە ئەوەی پێڵێن هۆشی دەستکرد مەسەن داوای لەکەی شارێکت بۆ بنووسە یا داوای لەکەی وەڵامی پرسیارێکە باتەوە ئەو پرسیارانە ئەکوژێ کە پێشتر بەڕێزت و چوزانم خەڵکی زۆریش لەوانەیە ئاراستی تەلەبەکانی کرد بێت لە سەردەمێکی لەم جۆرەیە کە ناکۆتا تەکنۆلۆژیا و ڕۆبۆت و چوزانم ئەنواع وەشکاڵ شت بەرهەمێت و تر تۆ مرۆڤ جۆرێک لە ئیسراحەت و حەوانەوەی پێبەخشرێ وامان لێ ناکە سەردەمی نەمانی پرسیارە قوڵەکان بێ سەردەمی نەمانی ئەو دنیا بینێ جوانە بێ هەر بەڕاست ئەدەبیات لە سەردەمی ژیری دەستکردا کە تۆ داوای لەکەی شارێکە بە بنووسێ چی لێت ئەو شعرە تەنها تەکنیکیە هەستی مرۆڤێکی تیانە یان سەرنجتان لەسەر ئەو دۆخەت چۆنە بەڵێ لە ڕاستیە مە ئەچێتە ناو بابەتی فەلسەفە و هەروە ئەدەبیات وە بابەتی زانست طبعاً چونکە ئەم بابەتی فەلسەفەی زانستەکە ئێستا یەکێکە لە گەورەترین بابەتەکان لە سەردەمی نوێیە یعنی ئەو ڕۆبۆتێک کە دروستەکرێت هەتا ئەو مۆبایل لە بەردەسی ئێمەیە یعنی یەکێک لە فەیلسوفەکان قسێکی زۆر جوانەیە ئەڵێ ئامێرەکانی تەکنۆلۆژیا یاخود ئامێرەکانی گەیاندن لە سیارێکەوە بیگرە باشە لە تیارێک و کە ئامێری گەیاندنە تا ئەگەتە مۆبایل بۆ دروست بوون یاخود ئەکرێ بڵێن ئەکرا ئامانجی ئێمە ئەوە بێت کە مرۆڤەکان لە یەکتری نزیک بخاتەوە باشە تۆ سێری بەبێ ناوی هیچ کەسێک بەرین یعنی کۆمپانیاکان ئەڵێ ئێمە گیان بچووکەکەینەوە ئەتانکەینەوە بە یەک لە کاتێکە ئێمە زۆر دوورین لە یەکەوە لەم سەردەمە یعنی ئەکرێ بڵێن لە سەردەمی نوێ مرۆڤەکان دوورترین مرۆڤەکان لە یەکترەوە بە پێچەوانەوە لە ڕووی دەرەوە زۆرترین ئامێریان لە بەردەسە بۆ نزیکردنەوە باشە ئەم بابەتە لە چێو سەرچاوە ئەگرێت تەمان ئەبێ بچێت وەڵامی ئەو پرسیارە بن و فەلسەفەی تەکنۆلۆژیا چییە ئەوەی کە فەیلسوفەکان بەتابەتی لە ئەڵمانە زۆر ئیشانە سەرەمە کردووە بابەتێکتر بابەتی زەینە ئایا ڕۆبۆتێک کاتێک کە پێ ئەەکەنی ئێستا ئەڵێن ڕۆبۆتیش یعنی نەک ئێستا هەیە یان ڕۆبۆت پێ ئەەکەنی هەستی هەیە ئایا ئەو هەستی هەمان هەستی ئێمەیە ئەکرێ ئەمان هەست بێت ئایا مرۆڤ تەنها و هۆرمۆنانێک کە بنەوەی دڵخۆشی هۆرمۆنی سێرتۆنین دۆپامین و کە کۆمەڵ هۆرمۆنمانێ و کەسان تووش خەمۆکێ بن ئەم هۆرمۆنیان کەم ئەبێتەوە باشە
بەڵام ئایا مرۆڤ دیوێکی تری هەیە کە لەمانە بێت کە لە ڕۆبۆتێکانە بێت ئەستان کەواتە ئەو کاتە جیازی مرۆڤ و ڕۆبۆتێک چییە؟ بە گوتەی فەیلسوفێکە یەکێک لە کتێبەکانی باسیەوە کات کە هەراری باشە کە کتێبێکی پڕفرۆشی دنیاش دەرچوو ئەڵێ 30 ساڵی تر مرۆڤایەتی وای لێت لە ڕووی پیشەسازیەوە چۆن ئێمە بەسەر ئاژەڵەکانە لێ ئەخوڕین دوور لە ڕووی مەجلیس کە بەسەر مەڕ و بزن و ئاژەڵەکانە 30 ساڵی تر ڕۆبۆتەکان ئاوا ئەکەن بەرامبەر مرۆڤایەتی ئەگەر ئێمە وەکو ئەڵێ ڕێگری لەم پێشکەوتن نەکەین کەواتە یەنە سەر ئەم پرسیارە کەواتە عیلم چییە؟ زانست چییە؟ زانست ئەوەیە کە ئەو شتە هەیە بەڵام وەکو ئەڵێ پیشانی ئەیان دەری ئەخات یعنی ئیشی فەلسفەی زانست ئەگە زۆر زوڵم نەکرد بێ لە وەڵامی ئەم پرسیارە دەرخستنی ئەوەی کە هەیە بەڵام ئیشی ئەدەبیات شتێکە کە نییە بەس ئەو دروستی ئەکات یعنی ئیشی کەشفکردن نیە تەنها ئەدەبیات بە مانایەکی تر ئیشی دۆزینەوە نییە علم ئیشی دۆزینەوەیە بۆ نە ئۆکسسیجینەرە هەبووە 1000 ساڵەمە بەر سوقراتیش ئۆکسسیجینی هەڵمژیوە بەس نەیزانانی ئۆکسسیجین چی H2O خواردوێتەوە بەس نەوتو H2O جیاوازی نێوان ئیشی مرۆڤەکان و ئیشی ڕۆبۆتێک یان زانست و ئەدەب ئەمیان خەڵقەکە لە نەبوونەوەی هێنێتە بوون ئەویان شتێکەیە کۆیەکە جۆرەی لە سەنعیتیا بەڵێ خەڵقکردنە ئەدەبیات خەڵقە یعنی بەدیهێنان یعنی تۆ شعرێک کاتێکە مەولانە ئەڵێ قیمەتی هەر کالە بێدانی چیست قیمەتی خودرانەدانی ئەبلێ هیچ نرخی هەر شتێک بزانی چیە نرخی خۆت نەزانی شێتیە یعنی ڕۆبۆتێک ناتوانێت ئەم ڕەنگە بتوانێت بێڵێ وشەکانی ڕێگەخە بەس سێرکە ئەم لە چ قوڵایەکەوە دەرەکەوێت تۆ تەسەور کە کەسێک وەکو ئەریک فرۆم کە بەناوبانگترین ئەشتێ بڵێن دەروناسی ینی سەردەمی نوێ بوو لە ئەڵمانیا باشە ئەریک فرۆم ئەڵێ من دەروناسی یاخود ئەو دەروناسی قوڵێک کە لای مەولانە هەیە یعنی معجبە پێی باسی ئەکات باشە شتی نووسینی هەیە لە مرۆوە باشە یاخود کەسێک وەکو دیستۆفسکی کە ئەڵێن گەورەترین دەروناسی مێژووی مرۆڤایەتیە مێژووی مرۆڤایەتی باشە دیستۆفسکی چی کردووە ڕۆمانی نووسیوە بەس ڕۆمانێکی ئەوە ناکە ئاوا ڕۆژ ئامەی کرد ئەوە بوو تەنها ڕووداوگەڕێتەوە دیوە قوڵەکەی مرۆڤی باس کردووە هەستەکانی مرۆڤی باس کردووە بۆ نەبابەتی تەنیایی ئێمەڵێن تەنیایی ئەوەی کە خۆم لە ڕووی دەروناسی و 38 جۆر تەنیایی باس کراوە باشە 38 جۆر تەنیایی ئەوەی کە ئەرزم کردی بابەتە وجودیەکانی ئێمە کاڵێن عشقا مەرگە خوایە ئومێدە ئەم بابەتانە لە ڕووی دەروناسی فەلسەفیەوە ئەڵێن 48 بابەت لەم جۆرەی کە هەمومان پەیوەندیمان هەیە بەم بابەتانە و هەمومان هاو بەشتیانە کەواتە یعنی ئەکرێ ڕۆبۆت زۆر لە مرۆڤ باشتر بێت پێشکەوتوتر بێت بەس ئایا تەکنیکی تر بێت کە ئێستا وای لێ هاتووە باڕاستی کۆمتەر و مۆبایل و ئیشەمان بۆ ئەکەن وانە بەڵام ئایا مرۆڤ یعنی چییە مرۆڤ شتێکی ترێ بە کورتی لە ڕۆبۆتانیە نمونێکی زۆر سادە بۆ ئەوەی زۆر قوڵی نەکەینەوە یعنی ئەنجامی وەکوڵێ کۆی ئەم هینانە بە دێڕێک باسکەین ئەگەر ستەمان لە بابەتەکە نەکرد بێت ئەویش ئەوەیە بۆ نە ڕۆبۆتێک تۆ ئەینێری بۆ شوێنێک باشە شتت بۆ ئەکرەوە چۆن ئاژەڵێک ئەنێری باشە شتت بۆ ئەکرەوێتەوە ئەو ئەڕواشتەکە ئەکرێت ئەینێریت ئەو نازانێت طبعاً ئەڕواشتەکە ئەکرەوێتەوە نازانێت بۆچی کڕوێتی بەس مرۆڤێک کە ئەڕوا ئەزانێت چی ئەکات ڕۆبۆتێک کە ئەو پەرداخە ئەخاتە شوێنێک و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەی خات ئیشەکە زۆر بەجوانی ئەکات لە من تۆ زیاتر چەند تەنێک بەرز ئەکاتەوە ینی 50 کرێکارەوە ویشە ناکەن بەس کاتێک کە تۆ ئەو پەرداخی خەیتاوی و ئەزانی بۆ ئەی خەیت ئەو نازانێت کە بۆەکانی نییە زۆر و ئاگای نیە بەرامبەر ئەو شتەی خۆی پرزگەلێکی زۆرگەن و زۆر تایبەتر من دڵیام هەریەک لەمانە لای بەردەنگ و بینەری ئەمە ئەکرێت دەلاقەیەکی زۆر باش بێ بۆی و بگەڕێ بە دوایانە ئەگەر وەک دو پرسیار کە خەریکە بەرەو کۆتایی بەرنامەکەم ڕۆم ئەگەر جۆرێک لە دیفاعکردن نەبێت لە ئەدەبیات کرد لەوانە حەقی خۆشمان بێ ئەو جۆرە لە چوزانم دیفاعکردنی لێ بکەنیان بیوروژێنین لە سەردەمێکا کە بانگەشە بۆ مەریە ئەدەبیات دەکرێت ئەمە توانین بانگەشە بۆ چوزانم هاتنە ناو سەر لە نوێ زیندوو بوونەوە و تەوەلودی دووبارە بکەین لە کاتێکە ئەم هەموو قەرەباڵخێمانەیە پێویستمان بە جۆرێک لە ڕۆحانیەت و جۆرێک لە گەڕانەوەیە بۆ ناو دنیای ئەدەبیات ئەتوانین ئەم جۆرە لە مژدە بدەینەوە بە خەڵک بۆ خۆمان و بۆ دەوروبەر شتێکی لەو جۆرە توانین بکەین لەم سەردەمەیە بەڵێ بەدڵنیاییەوە ماوەستا ئێستا ئەو شتانی کە ئێستا هەن یعنی خەڵک بە دوانە ئەگەڕێ بەڕاستی پارە نییە باشە ئەوە یعنی شتێکە کە مرۆڤ لێ بێزار ئەبێت و هۆکارە تەکنۆلۆژیەکانین کە ئێمە ڕۆژانە ئەیبینین بە دوایە ئەڕۆندەی دەیدەی سێرەکەی ئەمە ئەوە نیە دانێکتی دانێکتر یعنی تەبعەن مرۆڤ شتێک هەیە لە ناویە کە قوڵترە لەم بابەتانە
دیوە قوڵەکەی مرۆڤ ڕێگە بەوە نایات وە دیوە قوڵە مرۆڤەکەی و ئاکادێمە جارێکی تریانی باز لەم بابەتە بکەینەوە کە بە دڵنی ئەو ئەم بابەتانەوە ئێستا بوونیانە یعنی هەم ئەشێ بڵێم بە هینێکی زۆر ممکن کە یەنەوە جارێکترم بابەتانە و بەشێکشی بە عملی ئێمە ئەیبینین یعنی وەکو ئەرزم کردی 2007 دوای 700 ساڵ لە مەولانا بۆچی مەولانا ئەگەڕێتەوە ئەگە ئەو دیوە خۆ مەولانا باسی مۆبایل ناکات باس سیارە ناکات ینی تۆ بیرکەرەوە کەسێک سینوکە 100 ساڵەوە بەرژیابێ مۆبایل لێ ئاڵێمە جنۆکە ئەمە چییە؟ ئێستش لە عەرەبەکانە هاتف ینی هاتف ینی دەنگێکی غەیبی باشە بە هاتف ئەڵێن دەنگێکی غەیبی هاتف ینی ئەوە بە کوردی ئەمە لە چێوە هاتووە باوەڕیان وا بۆ کە مۆبایل جنۆکەی دەنگێکی غەیبی ئەسڵەن بە باشیان نەزانیوە بەڵام سێرکە لە ئێستەیە کەواتە مرۆڤ جارێکتر ئەگەڕێتەوە بە بەڵگەی ئەوە کە ئێمە ئەبینین بەڵام ئەکرێ شتەکان گۆڕانکاریان بەسەراتێ بۆ نمونە ئەوترێ لە سەردەمی پێش ئێمەیە با بڵێن چەند سە ساڵێنەوە بەر پێش مۆدێرنە شعر ڕۆڵی گێڕاوە ئازارەکانی مرۆڤ خۆشیەکان و چێژەکانی وەکوڵێ باسکات بخاتە دەرەوە جوان بینی مرۆڤ پیشان بار لە تابلویەکە بە زەوتری ئێستا ڕۆمان جێگەیەوە گرتوێت و بە هەر حاڵێک بە هەر دۆخێک ئێمە باسییان بابەتە بکەین جۆرێک لە جۆرەکان سەر دەرئەکاتەوە وەکو مەولانا ڕۆمی ئەفەرمی 1000 گیانی هەیە ئەگەر یەکێکیان دوانیان سییانیان لەناو بچن بمرن لە شوێنێکتر سەر هەڵایاتەوە بۆ چونکە بابەتی نەمرن بابەتی نەمریش پەیوەندی بە نەمری خودی مرۆڤەوە هەیە من بەرچێژی زۆر کەوتم و بەر کۆڵێک سوودی باشش کەوتم لە گفتووەکەیە دەستەکانی خۆش بهێندە بە چێژ بوو هەسم نەکردکەوە بەرە کۆتایی ئەڕۆین من زۆر سپاس دەکەم گەورەی نوانت ئەرکێ کێشا ئوستازی خۆشەویست بە هیوام ئەو چێژەی کە من بەری کەوتم بەر بینەر و بیسەری ئەمەش کەوتوێەوە زۆر سپاس دەکەم و ئەرکت کێشا بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵلقەیەم جارەی بەرنامەی بانێژە لەگەڵ زۆر بەڕێز نووسەر و وەرگێڕی هێژا مامۆستا موسعەب ئەدهەم زەڵمی تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرم تەندروست